بە مەبەستی زیاتر گرنگیدان بە توانای گەنجان و دەرخستنی پرۆژە و کارەکانیان و بەهێزکردنی پەیوەندی فرۆشیار و کڕیاران پێشانگایەک لە سلێمانی بۆ 22 گەنج کرایەوە کە لە هەولێر و ڕانیا و سلێمانی بەشداریان تێدا کردبوو. ئەم بەزارەمان ڕێکخستووە بۆ ئەوەی زیاتر مجموعەیە گەنج هەن پرۆژەی بچووکیان هەیە پرۆژەکانیان زیاتر گەورە بێت و پێشکەوێت و پەیوەندیەکی بەهێز دروستکەن لە بینی کڕیار و فرۆشیارەوە. 22 گەنجمان لەگەڵا بەشدار بووە دەسلێمانی لە هەولێر لە ڕانیا هەمووی خاوەن پرۆژەی خۆیانن زیاتر اعتمادیان کردو لەسەر سۆشەڵ میدیا کە بەیسێکە بۆیان دەستکەن ئیشەکان. ئێمە ئەو بازارەمان ڕێکخستووە بۆی ئەوەی زیاتر بناسرن و زیاتر بتوانن پرۆژەکانیان گەورەتر بکەن. لە پێشنگاکەدا کار و پرۆژەکانی گەنجان نمایشکرابوون وەک خواردن و دەستڕەنگینی و تابلۆی شێوەکاری و براندی تایبەت بە مۆم و قاوە و سابوون و جانتا و کەلوپەلا جوانکاریەکان و چەندین کاری دیکەی جیاواز. ڕەوا خانمێکی شێوەکاری هەولێرە بە تابلۆکانی و لاەنە بەرهەمیش کە دانیشتووی سلێمانیە بە براندەکەی کە تایبەتە بە جانتا و جلوبەرگی خانمان بەشداریان لە پێشنگاکەدا کردبوو. یەکەم جارە لە پێشنگایەکی سلێمانی بەشدار بووم خۆم دانیشتووی هەولێرم زۆر دڵم خۆشە چونکە هەست دەکەم خەڵکێکی زۆر هاتوون کارەکانی منیان پێجوانە و بەشێکی زۆریشی فرۆشراوە. بۆ ماوەی 2 ساڵە دەستم بەکارکردن کردووە و هەوڵمان ناوە دیزاین و دروستکردنەکەی هەموو شتێکی لەلایەن خۆمانەوە بێت و شتێکی جیاواز بخێنە بازارەوە کە دیزاینەکە نەکرابێت پێشتر. کاردانەوەیکی زۆر باشی هەبووە لە ناو خەڵکە و خەڵکێکی زۆر ڕازیە لە کوالیتی کارەکانمان و لە دیزاینەکانیشمان و لەگەڵ ئەوەش هەوڵمان داوە مۆرکێکی کوردی بە کەلوپەلەکانمانەوە بێت. گەنجانی دەزڕەنگین و بەهرەمەند توانیان سوود لە پێشنگاکە ببینن تاوەکو سەرنجی کڕیاران و هاوڵاتیان بەلای بەرهەمەکانیاندا ڕاپکێشن و وایان لێ بکەن کە بەرهەمەکانیان لێ بکڕن و تاقی بکەنەوە تاوەکو ببێت بە کولتور و بەکارهێنانی بەرهەمی ناوخۆی لە کوردستاندا زیاتر ببێت. ئەمە گروپێکین کاری دەستی سابوونی سروشتی دروست دەکەین لە کوردستان هەموو سابوونەکانمان سروشتیە هیچ ماوادێکی کیمیایی تیانە خۆمان لە ماڵەوە دروستی ئەەکەین لە زەیتی زەیتونی ئەسرە ئولای ئەفرین هەموو شتەکانمان زۆر سروشتین. بەشداری ئەم پێشانگایەمان کردووە لە بەرەوەی تازەین ئەمانەوێ بەرهەمەکانمان بناسێنین فێری خەڵکین کە ئیتر بەرهەمی لۆکەڵ بەکاربێنن بەسە هێنانی بەرهەمی دەرەوە ئێمەش ئەتوانین ئەعتماد بکەینە سەر خۆمان هیچ شتێک قورس نییە هەموو شتێکمان پێ ئەکرێ. کردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان گرنگی تایبەتی خۆی هەیە تاوەکو گەنجان لەسەر پێی خۆیان ڕابۆستن و ببن بە خاوەندداهاتی سربەخۆی خۆیان بۆ ئەوەی چیتر لە چاوەڕوانی حکومەتدا نەبن بۆ دامەزاندن بەڵکو خۆیان پرۆژە و کاریان هەبێت و هەلی کاریش بۆ گەنجانی تر بڕەخسێنن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.